باشە جارەوە ببوون بەڕێزان پێم وایە پێشتر لایف کراوە بوو ئاگام لێ نەبوو بەڕحاڵ شەوگاتان خۆش بێ خۆشەویستان هیوادارم کە وردە وردە بشینە ناو کۆمەڵی قسە و باسەوە و پاشان لە خزمەت مەرەخەسە بم هەمووتان بەخێر بێن سەر چاو بەخێر بێن بە تۆزێ نەقلیکەم بۆ یەک دوو شوێن ئەوسا چین ناو قسە و باسەکان عەزیزان و خۆشەویستان باشە نازانم بۆچی لە دوو شوێن هەیە لەوەیان تێناگەم بەڕحاڵ نازانم بکرێیان نە بەڕحاڵ کێشە نییە بەڕێزان من خۆم سەرچاوەتن ببوون ئەمە پەیجەکەی خۆم نییە ڕەنگە زۆر قەرەباڵە خوشت نەبێ بەڕێزان بەڵام بەرحاڵ ئاساییە ئینسانی تر کێشە نییە لەیان بێ لەلایەن شەو بە ئینسان جاجا دەرکەوێ وە لە دواییشە قسە و باسەکان ئەبەمەوە بۆ پەیجەکەی احتیادی بابزانم بۆ مەکرێ بیبم بۆ ئینێرم بۆ پەیجەکەیان نا بەداخەوە ناکرێت ئەو بکەم کێشە نییە دوایی هینەکەمەوە نییە ئەیبم بۆ پەیجەکە لێەوە ئەتوان هەموو بەڕێزان ببینن و ئێستا ئەمەوێت تەنها ئێستا بچمە ناو قسە و باسەکان خۆشەویستان و بەڕێزان هیوادارم کە لە هەر شوێنەکەن سەلامەت بن و باش بن بابەتێکی ئەم شەو بە ئەمەی چاکەم تۆزێک بابەتەکەی ئەم شەو لەسەر یەک ساڵ حکومڕانی گەورە تیرۆریست مەسعود بارزانیە کە ساڵێک کە گوایە سەرۆکی دەوڵەتە سەرۆکی حکوومەتە و ئەم شەو لەسەر ئەوە کۆمەڵی قسە و باسەکەم بە کورتی و لە دواییە بەخواتان ئەسپێرم هەمووتان ئەزان کە ساڵێ بەر لێ ئێستا مەسعود بارزانی و کوڕەکەی واتە مەسعود بارزانی کە سەرۆکی دەستگای بەدناوی پاراستن بوو و هەرچی ئەڵقە لە گوێ هەیە مێشتی خەڵکیان بردبوو لە کوردستان و دەرەوەی کوردستان کە حکوومەتەکەی زلەبرا حکوومەتێکی بەهێزە بێ حکوومەتێکە بێکە کوردستان بەهێزەکە وە کۆمەڵێ لە خەڵکیش و لە کۆمەڵێ لە ئەحزابەکان و ئەوانە هەموو ئەمانە ئومێدیان پێبەستە بوو کە گوایە مەسعود پیاوی دەوڵەتە و ئەتوانێ ئەوە بکە ئەوانەی کە گیرفانیان ئارەزوی دۆلار و ئەوانەیە کرد هەموو ئەوانە هەڵ ئەسان ئیدعایانە کرد بۆ ئەوەی کە مەسعود بارزانی حکوومەتەکەی زۆر بەهێزە بێ و حکوومەتێکە بێ کە ئەتوانێ کوردستانێکی بەهێز لە ناوچەکەیان دروستکە جا خۆشەویستان کورد قسەیەکی ئەڵێ مشتێک نمونەی خەروارێکە واتە یەک ساڵ کە تێئەپەڕێ بەسەر پێشێنانی کابینەکەی مەسعود بارزانیە ئەمەی کە ناوی حکوومەتی هەرێمە ئەم حکوومەتە نەک هەر بەهێز نییە بەڵکو شکستەکانی خۆی هێندە زۆرە ئەتوانم بڵێم بەخۆی و هەموو ئاخوڕەکانیەوە بەخۆی و هەموو نۆکەرەکانیەوە تەنها سەرقاڵی ئەوەن کە بەڕاستی ڕسواییەکانی خۆیان و شکستەکانی خۆیان بچنەوە ئەو حکوومەتەی مەسعود بارزانی دایمەزاندووە حکوومەتێکی هێندە ڕسوایە کە بە درێژایی 30 ساڵی ڕابردوو لە کوردستانە کابینەی وا ڕسوا و تڕۆکرا و بەڕاستی دروست نەبووە ئێسەی تر هەموو کوردستان و هەموو ناوچەکە شاهیدی ئەوەیە دەن کە کوردستانێکی دۆڕاو کوردستانێکی شکست خواردوو حکوومەتێکی دۆڕاو حکوومەتێکی شکست خواردوو ڕسواییەکانی مەسعود بارزانی تابێ هەر باڵای بەرزە بێت بچووکترین پرۆژە لە باشووری کوردستانە نەماوە عەزیزان کەمترین خزمەتگوزاری لەو کۆمەلگایە وجودی نییە دوو ئیدارەیی بە تەواوەتی زاڵە هیچ کەسی حساب بۆ یەکتری ناکات ئەوەی یەکگرتن بێ لە بینی ئەحزابەکان و لە بینی یەکگوتاری کووردا بێ وجودی نییە بەڕاستی کوردستان تەواو پارچە پارچەیە و تەواو وێرانە
موچە هەر نەماوە ئەسڵەن نەک ئەوەی ئەمانوت بەشکم 3 مانگ جارێ بدرێ 6 مانگ جارێ 6 مانگ بدرێ لە ساڵ 21 و 31 و نازانم ئەی بڕن و بە ئارەزی خۆیان موچە دەن بە خەڵک ئەوەش نەماوە بەڕاستی پەیوەندە دیبلۆماسی و سیاسیەکان لەگەڵ بەغدا لەگەڵ ئەملا لەگەڵ ئەولا نەماوە جگەل لە تورکیا نەبێت کە بنەماڵەی بازانی نۆکەرایەتی بۆ تورکیا کات لە ئاسی ناوچەکەیشا هیچ کەسێ حساب بۆ حکوومەتی هەرێمی کوردستان ناکە هەر ئەسڵ حسابی لەسەر ناکرێت ئایا بەڕاستی شتێکەیە بە ناوی حکوومەتی زلەبرا یا بەڕاستی وجودی نییە ئەمەیە حکوومەتەکەی مەسعود بارزانی مەسعود بارزانی و باوکی کە مەسعود بارزانیە هەچی ترۆریست و لات و لوت و پاشەڵپیس و تەعداکەر هەیە هینی پاراستن هەموویان هێنا و خستیانە ناو حکوومەتەکەی مەسعود بارزانیەوە ئەمانە وایان ئەزانی ئەمەیش ژوورە تاریکەکانی پاراستنە کە خەڵکی بگرن و تەعدای لێ بکەن و ئابڕووی بەرن و ڕێزم بۆ ئێوە هەیە بۆی کە ئیعترافکە نێر سوار نێرکەن و نێر سوار نێر بکەن و ئەلەم بابەتانە وایان ئەزانی هەر بەڕاستی دەوڵەتداریش ژوورە تاریکەکانی پارتی و بنەماڵەی بازانی پاراستنە هەتاوە ببێن بە ئارەزوی خۆیان دەوڵەتداریکەن و حکوومەتداریکەن مەسعود بارزانی و باوکی وایان ئەزانی ئەگەر ئەم هەموو جەلادە بەخۆیان و چاکت و پانتۆڵ و بەخۆیان و بۆین باخەکانی ملیانەوە بێن لە ژوورەکانی پاراستنەوە ئیتر ئەمانە ئەبنە خەڵکی مەدەنی ئەوان نەیانەزانی کە بەڕاستی جەلاد هەر جەلادە بچێتە هەر شوێنێ هەر جەلادە هەر بەرجێ لە بەرگە هەر جەلادە هەر جۆر گوتاری هەبێ هەر جەلادە بەڕاستی چونکە بۆ جەلادون لەگەڵ عەقڵیانایە لەگەڵ بیر و باوەڕیانایە لەگەڵ بۆچوونەکانیایە بەڕاستی ئەمە عەسڵی مۆزوعەکەیە لەبەرەوەیە کە هەرچی ئەمش لە شەلاتی و چەقۆکێش و پیاوکوژی پاراستنەیە هێنان نەتیجەکەیمان بینی کە بڕۆ سێری حکوومەتەکەیکەن بزانن چۆنە بەڕاستی حکوومەتەکەی مەسعود بارزانی بزانن لە 30 ساڵی ڕابردووە ئێوە حکوومەتی وا ڕسواتان بینیوە جگە لەمانەیش هەرچی دەمبەتاڵ و گوێن فرۆش و لات و لوت و نازان نەخۆش و پەتەڕی هەیە هەموویان بەردایە سۆشیال میدیا ئەمانە باشە پارەی خەڵکیان خستنە بەردەست پارەی دزی و تاوانی ئەمانە هەوڵیاندا بە ترۆرکردنی شەخسیەتی نەیارەکانی پارتی و بنەماڵەی بازانی هەرچی دەنگی ناڕازی هەیە بیکوژن لە دهۆک و زاخۆوە هەتا ئەگاتە هەڵەبجۆ تاگەتە پێنجێ هەوڵیاندا ئەوەی کە دژیانە بیکوژن ئەوەی کە دەستیان نایگاتێ بە تۆهمە پێچانەوە هەوڵبێن ترۆری کەسایەتی بکەن و هەوڵبێن بێدەنگی بکەن بەدەیان پێیجیان داخست بە پارە بەوەی کە بە سەدان نامە ئەنێن بۆ فەیسبوک هەموو ئەمانە پێیجەکان پێداخن بۆی کە دەنگی ناڕازی بەڕاستی نەهێڵن ئەیانەوێ زمانی هەر کەسێ ببڕن کە دژی پارتی و بنەماڵەی بازانی و حکوومەتە عەسکەریە ترۆریستیەکەی مەسعود بارزانی ئەوێ قسەیە بکە ڕەخنەیە بگرێ بەڕاستی گوێن نەما ئەمانە نەیدەن فایل نەما ئەمانە نەیپێشنەوە بەڕاستی هەرچی پەتپەتێن و بێحرمەتی هەیە بە نەیارەکانی مەسعود و بنەماڵەی بازانی و پارتیان کرد بەڵام نەتیجەکەی شکستیان خواردووە و ڕۆژ بەڕۆژ بەڕاستی ڕەسوا بن چونکەوە ئەوە کە ئێوە ڕسوان خەتا ئێمە نییە ئێمە لە فەیسبوک هەبینیان نەبین قسە بکەین یا قسە نەکەین لە سۆشیال میدیا هەبینیان نەبین قسە بکەین یان نەیکەین ڕەخنە بگرین یان نەیگرین ئاسان ئێستا هەمومان بمرین ئەوانەی کە ڕەخ ناگرن بنەماڵەی بازانی هەر ڕسوایە بنەماڵەی بازانی هەر دۆڕاوە بەڕاستی دۆڕانی بنەماڵەی بازانی ڕسوایی بنەماڵەی بازانی مەسعود بارزانی بەڕاستی ئیراقی بە ئێمە نییە کارکردی خۆتان ئێوەی ڕسوا کردووە دزی و تاڵانی و جەلادی خۆتان ئێوەی ڕسوا کردووە بەڕاستی باشە ئێوە تعداتان لە ئابڕووی گەلێ کردووە لە ئابڕووی نیشتیمانێ کردووە خودایە کە بوونی هەیە هەر ئەو ڕسواتانەکا بەڕاستی هەر ئەو بەدناوتانەکا بە حەقیقەت کەواتە بە کۆمەڵێ دەمبەتاڵ بەوەی کە ئەم پێیش داخن و بچن لایفەکانی ئارامەحمە بسڕنەوە ئەوە بکەن بەم هەموو دەمپیش و کەم عەقڵ و جێل و گەوجە بەڕاستی بەم هەموو مهەڕیجە پەرپوتە ئێوە ناتوان بەر دەنگی ناڕازی خەڵکی کوردستان بگرن وەکووتم ئێمە حەزەکە هەر قسە ناکەین بەڵام ئێوە هەر ڕسواترە بن ئێمە ڕەخنە ناگەین ئێوە هەر تڕۆترە بن ئێمە سۆشیال میدیا بەجێ هێڵین ئێوە هەر ڕسواترە بن بەڕاستی ئیراقی بە ئێمە نییە کارکردی ئێوە یعنی ڕسوایی لە حەقیقەتە ببوون بەڕێزان ئەمە پەیجەکە و ئەکاونتەکەی خۆم نییە لەبەرەوە کە کەمتی ئەو خەڵکە کەمەکە لێرن ئەمە تەنها قسەکانەکەم و دوای من بۆ پەیجەکە بۆ ئەکاونتەکە لەبەرە ئاسایی وەرەگرن خۆشەویستان ئاسایی وەرەگرن بەڕاستی ئێوە شتێکی عەجیب نییە سێریکەن بەڕێزان یەکەم جار کە کابینەکەی مەسعود دروست بوو
گۆڕانی گردەکە زۆر هەوڵیدا ماوەیەک باسییانە کرد و چاکسازیە و زلەبرا ئەمەیەکا و ئاوا ئەیهێنێ و ئاوا ئەیبا و دوایش هەمووی فشە دەرچووە ڕاستی چاکسازەکەشی فشە دەرچوو چونکە چاکسازی بە ئینسانی ترۆریست ناکرێ بەڕاستی کێشەکەی من لەگەڵ گۆڕانە ئەوە بوو کە ئەمانە وایان ئەزانی مەسئول ئەتوانێت دەوڵەتداریکە وایان ئەزانی پیاوکوژێک ئەتوانێت بەڕاستی مەسەڵەن ئازادی بێنێ یان نان و ژیان و موچە بۆ خەڵک دابین بکە ئەوان نەیانەزانی کە بەڕاستی مەسئول پیاوی ئەوە نییە لە حەقەتە بەڵام ئارام ئەحمەد ئەیزانی کە ئەمانە چێ پیاوێکن باش نییە ماوەیە عەلی حەمە ساڵح و زۆری تر هەر هەمووی هاواریانە کرد بەڵێ بەڕێزان ئێمە چاکسازی یەکەین ئەوە یەکەین چاکسازی چی کاکەژیان چاکسازی چی جەمال عیرفان کاتی خۆی لە ساڵی 20ەکان قسەیەکی هەیە ئەو بۆ دین بەکارهێنێ ئەڵێ چۆن سوود وەجگەر نابێتەوە بەجگەرە فڵانشت ئاوای لێ نایە بەڵام چۆن سوود وەجگەرە نابێتەوە بەجگەرە حکوومەتی بنەماڵی بازرگانی ناتوانن ئەوانە چاکسازیکەن بەڕاستی ئەوەی کە پێی وایە بنەماڵی بازرگانی چاکسازیەکە ئەوە لە وەهمە ئەژی لە خەیاڵە ئەژی خۆشەویستان باشە حکوومەتی پارتی وێکێتی حکوومەتێک نەبووە کە بەڕاستی حکوومەتێکی ڕازگۆ بێ و لە مەجالێکە هەر خلیسکێ گەندەڵی کاتزیکە ئەمانە لە شاخیشە دزبوون ئەمانە بخۆشەویستە سەرانی پارتی وێکێتی لە شاخیشە هەر مافیا بوون لە شاخیشە هەر دزبوون لە شاخیشە هەر درۆزن بوون بەڕاستی لە شاخیشە هەر فاسد بوون بەڕاستی مێژووی جەلالیەت و مێژووی مەلایەت یعنی فەسادی ئیداری فەسادی ئەخلاقی فەسادی کۆمەڵایەتی فەسادی ئابووری ئەو قسە لە ئارام ئەحمەد بیستن عەزیزان خۆشەویستە وە چاکسازی بە قسەی قۆڕ و هاژ و هوژ و بێن و بەرەوە ئەوە ناکرێ تۆ کەف لە دەمووی بێتە خوارەوە بڵێ وەڵام من چاکسازی یەکەم چاکسازی بەمانە ناکرێ بابا بنەماڵەی بازانی مافیان چەتەن دزن چاکسازی بەچەتەوە بە دز ناکرێ خۆشەویستان باشە ئەمە گۆڕان کە دیفاعیان لێکن لە یەکەم جارەوە کاک مەسوور ئەمەیەکە و زلەبرا واکە نەتیجەکەشی بینیمان کە هەمووی دۆ دەرەستە دەچوو باشە یەکێتی نیشتیمانیش ڕێزم بۆ ئێوە گوێگران هەیە ئەڵێ مشکی تۆپیوە چرکەی لە خۆی بڕیوە هیچی بۆ ناکرێ بەڕاستی ناتوانێت هەنگاو بنێ لە حەقیقەت باشە هەمووتان ئەوەش بزانن خۆشەویستان بنەماڵەی بارزانی سەرانی پارتی سەرانی یەکێتی سەرانی گۆڕان بچووکترین ئەزمەیان نییە بە تایبەتی لە مەسەلەی ئابووریە بچووکترین ئەزمەیان نییە خۆشەویستان ئەوان تێر و پڕن هەموویان شاهانە ئەژی باشە ئەوان تەنها یەک ئەزمەیان هەیە ئەویش ئەزمەی ئەخلاقە لە حەقیقەتە چکە ئەخلاقیان نەماوە باشە ئەوەی کە ئەمڕۆ لە کوردستانە کێشەی هەیە و کێشەی ئابووری هەیە و قوڕی کراوە بەسەرا کێیە خەڵکە بەڕاستی بەداخەوە خەڵکی کوردستانە لە ئەزمەیە ئاژی ئەگینا مەسوول بازانی گەورە پیاوکوش لە ئەزمەیە ناژی بەڕاستی سەرانی یەکێتی و گۆڕان لە ئەزمەیە ناژین سەرانی پارتی و بنەماڵەی بازانی لە ئەزمەیە ناژین خۆشەویستان ئەوە کوتم ئەزمەی ئەخلاقیان هەیە نەک ئەزمەی ئابووری و ئەلم بابەتانە بەڵام خەڵکی کوردستان بەداخەوە ئەزمەی ئابووریان هەیە و سامانی ئەم وڵاتە ئەمانە ئەیدزن و ئەو خەڵکە نان نییە موچەی نییە کاری نییە ژیانی نییە دەرگیر و بەدبەختی نەخۆشی کۆرۆناش بۆ بەڕاستی ڕۆژ نییە چەندین کەس بەداخەوە گیان لە دەست نەدات باشە یعنی باشووری کوردستان بووە بە قوربانی سێ سەرکردایەتی بە دەرەجەی یەکەم بنەماڵەی بازانی بە دەرەجەی دووەم یەکێتی بە دەرەجەی سێم بزووتەوەی گۆڕان بوون بە قوربانی ئەم سیانە بەڕاستی وەکووتم یەکێتی ئەوە چرکەی لە خۆی بڕیوە بزووتەوەی گۆڕانیش بەس خەمی ئەوەیەتی کە کۆمەڵێک چڵیت و هەرچی و پەرچی و تێکڵە شووتی کڕێنەوە و ئەمانە لە حکومەتەکەی مەسوولە ڕیسکە سەر و پۆستیان بۆ وەرگرێ و موچەیەکیان بۆ حاصل کەوە بیخەنە گیرفانیان من ئیشی ناکەم بەڕاستی باشە ئەگەر ئەوە نەکا گۆڕان ئیچی بکە خۆشەویستە باشە هەمووی لە ئەوروپا وازی لە گۆڕان هێناوە هەموو کوردانی ئەوروپا و تاراوکە باشە هەرچی لە کوردستانیشە هەموو خەڵک وازی هێناوە ئەوەی کە لە گردەکە ماوەتەوە کۆمەڵی خەڵکن بۆ پۆست و بۆ پارە ماونێتەوە ئەگەر ئەمانە عومەری سەی عەلی دایان نەمەزرێنێ و پۆستیان بۆ وەرنەگرێ و موچەیان نەبێ ئەمانش گردەکە بەجێ هێڵن ئەو کاتە گردەکە ئەبێ سەرانی گۆڕان و خانی ڕاپەڕاندن بە زیاری بە گونیان کەن بەڕاستی خۆی هیچیان پێ ناکرێت عەزیزان هیچیان پێ ناکرێت ئەوەی کە لەو گردە ماوە بۆ پارە ماوە بۆ پۆست ماوە باشە ئەگەر بەزووترین کار نەبنە خاوەنی پارە نەبنە خاوەنی پۆست ئەوانش ماڵ ئاوایی لە گردەکە یەکەن خۆ مەسەلەی قەناعەت و مەسەلەی بیر و باوەڕ لە ئارادا نییە خۆشەویستان ئەو سەردەمە بەسەر چوو خەڵک بۆ گۆڕان و گردەکە چون خۆیانیا بە کوش بە خۆڕایی پاروی دەمی خۆی ئەگرتەوە پارەی جیفانی خۆی دەرهێنا ئەیا بە گۆڕان ئێستا ئەوە نەماوە خۆشەویستان
ئێستا ئەوەی کە لەوێ هەمووی بۆ پارێ من زۆریان برادر من ئێستش قسەم لەگەڵاکەن شێ بەژێڵە کاگەرە مڵا مەسەلەکە بۆ پۆستەکەی دانیشتن بۆچی بەجێ بەرین بە خۆڕایی کاکە خۆی نییە معقول نییە کاگەرم ژێ ئەبێ ئێمەش شتێ بەدەست بێنین کاکە ناکرێ هەروە بەجێ بێڕین ئێستا ئەوەی دێت ئەوێ مەسرور پیاوکوش و حکوومەتەکەیشی کە یەک لە یەک ڕسواتر بوون باشە باس لەسەرەوەیەکەن وەڵا هەتا گۆڕانیش هەتا یەکێتیش وەڵا قوارەی هەرێم لە خەتەرە قوارەی هەرێم هیوادارم قوارەی هەرێم ئاسەوانی نەمێنێت باشە هەرێمێ 30 ساڵ هێلکە ئاڵتوونیەکەی بۆ بنەماڵەی بازانی و سەرانی یەکێتی و سەرانی گۆڕان بێ باشە دەبێت ئاسەوانی قوارەی نەمێنێ بەڕاستی من ڕێزم بۆ سۆزانی هەیە سۆزانیەک لە کۆڵۆمبیاوە بهێنە بیکە بە سەرۆکی حکوومەت بیکە بە سەرۆکی پارلەمان بیکە بە وەزیری ئابووری شوێنەکەی ئاواتی شێخ جەناب باشە دڵنیام لەمانە شەریفتر ئەتوانێت کۆمەلگای کوردی بەڕێوە بێت ئەتوانێت باشتر کۆمەلگای کوردی بەڕێوە بێت بە ڕوعێکی ئەمانە نادزێ و بە ڕوعێکی ئەمانە خیانەت لە کورد ناکا بەڕاستی هەموو ئەو کەسانەی کە دیفاع لەو قوارەیەکەن کە ناوی هەرێمی کوردستانە سەرلەبەریان دز و درۆزن من خۆشەویستان سەرلەبەریان دز و درۆزن لەژێر پەردەی فشە کوردایەتیە باشە ئەو فشە کوردایەتی کە بنەماڵەی بازانی و ئەمانەی بەرهەمێناوە لەژێر ئەم پەردەیە خۆیان مەڵازداوە باشە ئەو کوردایەتیش کە ئەیبینی 30 ساڵە کۆمەڵە چەتە کۆمەڵە دز کۆمەڵە مافێ بەرهەمێناوە و بە درێژایی 100 ساڵی ڕابردوو ئەمەیەکە ئێستا ئەیبین و ئەمەیەکە ئێستا هەیە باشە دەی ئەم قوارەیە ناوی قوارەی هەرێمە چ خێرێکی بۆ ئێوەی خەڵکی کوردستان هەبووە خۆشەویستە چ خێرێکی هەیە بۆ زەحمەت نەبێت قوارەیەک ببێ بە بەڵا بۆ سەر خەڵکی کوردستان قوارەیەک ببێ بە ژیانی شاهانە بۆ سەرانی پارتیەکێتی و گۆڕان باشە قوارەیەک هەر مناڵێکی ماڵی مەناسەفا بکا بە ملیۆنەر هەموو سەرانیکێتی بکا بە ملیۆنەر ئەو قوارەیە بۆ باشە بیزی پیاکەی بەڕاستی ئەبێت تێی هەڵەیەوە قوارەیە باشە ئەوە قوارە نییە بەڕاستی هەموو ئینسانێ بە سروشت دیفاع لە قوارەیەکەکە کە بەڕاستی ئەو قوارەیە حرمەتی ئینسان بگرێ ئازادی تیابێ باشە معقولە ئێسا بڵێ ئارا مەحمەد تۆ بە دیفاع لەو قوارەیە ناکەی ئەو قوارەیە 25 ساڵە نەیەشتووە من لە سلێمانیا پیاسە یەکەم سەعاتێک ئەوە چ قوارەیەکە بەڕاستی ڕەنگە ئەگە سەدام حوسێن بۆیە بیێشتایە کاکیشین ئەبوایە بی ئەیەش سەلام هەبوو لە سەردەمی بەعسا 10 ساڵ پێشمەرگە بوو جوندی عێراقیە کوشت لە دوایە تەسلیمە بووەوە ئەهاتەوە بۆ سلێمانی حکومەتی بەعز هیچی لێ نەکرد بڕۆ مادەم تەسلیمی هاتوتەوە باشە بەڵام تۆڵی ئەم قوارەیە ئارا مەحمەد دیفاعی لێکە بە قوارەی هەرێمە و کوردایەتیە و تەڕەماشە بەڵام تۆ 25 ساڵ نەتوانی لە سلێمانیا پیاسەیە بکەیت باشە ئەوە چه قوارەیەکە ئەو قوارەیە من ئەی خەمە ژێر پێڵاوەکانی مناڵەشی هەڵابجا باشە کە لە ساڵی 1970ەوە هیم کیمیایی پیاڕژاوە هەتا ئێستاش هەر بۆنی کیمیایی لێ بەڕاستی ئەوە چه قوارەیەکە چه قیمەتێکی ئەوە قوارەیە بەڕاستی باشە ئەو کوردایەتیە چەپەڵە ئەمانەی بەرهەمهێناوە بەڕاستی هەرچی دز هەیە هەرچی درۆزن هەیە هەرچی مافیا هەیە هەرچی ملیۆنەر هەیە حەقی خۆتی دیفاع لەو قوارەیە بکە بەڵام من و تۆی قوربەسەر و داما و بۆچی دیفاعی لێ بکەین بەڕاستی ئەم کوردایەتیە چەپەڵە کە بووە بە مریشێکی خێڕی دوو هێلکەی ڕزی بەرهەمهێناوە کە پارتیەکێتیە تۆم قوارەیە بۆچیە زەحمەت نەبێت چییە یعنی وەرە من پێ دەڵێم بڕۆ لە سویدەوە پیایە بەرەوە لە مەسعود بازانی شەریفترە بڕۆ لە سۆماڵەوە پیایە بەرەوە بیکە بە سەرۆکی هەرێم لە نێچیرەوان بازانی شەریفترە بێت ئەوە لێ نادزێ کاکەژێ لێ نادزێ بەڕاست بەڵام ئەمانە ئاسەوەرن بۆ ئێمە نەیەشتۆتەوە ئەم سەرانی دزی بنەماڵی بازانی پارتی بەڕاستی کاکە واقعیە خەڵکەڵێ کاگەرە ماخر عیبە و ئەو ئەی بەعسی ئەی عەرەبێ بێت سەرپەرشتی بانکە ئەگەر عەرەبە نەپیسە بۆ سەرۆک کۆمارە بن بەڵێ با عەرەبێ بێ پارێزگای سلێمانی بێ پارێزگاری هەولێر بێت خۆ لەم پارێزگاری ئێستا شەریفترەکە لە هەولێرە خۆشەویستان جا با عەرەب بێت چییە ئەگەر عەرەبە نەقخەیە ئەی بۆ بن بە سەرۆکی هەرێم عەفو ئەبن بە سەرۆکی حکومەتی عێراقی بەڵام ساڵان بۆ سەرۆک کۆمارە بۆچی پارتی وەزیری خارجی هەیە بۆچی 70 ئەندام پەرلەمانتاتان لە بەغا هەیە ئەگە حکومەت ئەوە پیسە و عەرەب ئەوە خراپە بۆ هەمووتان شەریکە دزن بەیەکەوە کەواتە قسەی قۆڕە ئەم هەڵخەڵتان نەچێ خەڵکێکە بە ناوی کوردایەتی و کاکە ئای عەرەب بێ بۆڵێ با عەرەب یعنی عەرەبێک لەگەڵ کابرای هەولێرە فەرقی چییە کە ساڵێ هەر کەسێ بێتە هەولێر ئەبێ 50,000 دینار بدا باشە وازانە پاریسە خەڵکی دزی جەدەین پارەی پێکەوەکەنەوە بەڕاستی ئەمە ئەوەیە تێگەیت
ئەمە ئەو بەشێشمان بەشێکی تر کە ئەمێ بە کوتی قسەی سەرکەم هاتنی مەسعود بارزانی بۆ سلێمانی خۆشەویستە وەکو بینیمان لەم ڕۆژانە پێرەبووکەی بۆ مەسعود بارزانی هەبوو سلێمانی وەرە بەشەر مەسعود بارزانی هێندە جەبان بیت هێندە بێشەهامەت بیت جگەل لە خۆت و ستافەکەت کە تیڤی کەی 24 نەهێڵی هیچ میدیایەک لەگەڵتا بێت باشە چونکە حکومەتی هەرێم ئەم حکومەتی مەسعود بارزانی تیڤی نییە بەڕاستی ئەو تیڤی کە هەیە هینی مەسعود خۆیەتی ئێستا بۆ نمونە حکومەتی عێراقی زمان حاڵێکی هەیە کە ناوی کەناڵی عێراقیەیە ئەم کەناڵە زمان حاڵی حکومەتی عێراقیە هەشتێ تۆ ڕیکۆردێکە ئەی بۆ بڵاوی ئەکاتەوە بە ناوی حکومەتی عێراقیەوە بەڵام ئەمەی هەولێر حکومەتی نییە نێچیر تیڤی خۆی هەیە مەسعود تیڤی خۆی هەیە تیڤەکەی خۆی هێناوە لەگە خۆیان وەرە بەشەر ئەمەندە جەبان بی ئەمەندە تسنۆک بی ئەو مەسعود بارزانیە لەسەری ڕەشەوە خۆشەویستان هەتا ئەگاتە تاسوجە هەر 10 مەتر و 20 مەتر کەسێکی داناوە بەچەکەوە باشە لەسەری ڕەشەوە هەتا تاسوجە خەڵکی ڕیس کردووە خۆشەویستان یاخوازی ڕەکەی بۆ تۆ بۆ ئەفغانستان ڕۆیشتووی سەردەمی ئوسام بن لادن مرد و مرێ بۆ تۆ بۆ کوێ ڕۆیشتووی ئاخر کاکە تۆ لەسەری ڕەشەوەی بۆ سلێمانی بۆ پردەکەی تاسوجە پێم بڵێ ئەم هەموو هێزە بۆ چییە بۆچی هەر 10 مەتر و جوندیەکە زێڕەوانیەکە داناوە بەچەکەوە لەسەری ڕەشەوە هەتا ئەگاتە تاسوجە بەڕاستی بەردێکی قۆڕ داناوە هەر هات و بەردەکەی دانا یەکسەر گەڕایەوە ئەسڵەن مەسعود بارزانی بۆ سلێمانی نەهاتووە چونکە سلێمانی هەر نەبینیوە خۆشەویستە تەنها تا پردەکەی تاسوجە هات و ئەم بەردەی دانا ڕاکەرەوە بۆ سەی ڕەش و بۆ هەولێر ئەوە جەبان و بێشەهامەتە و کابرا ئەمە ترسنۆکە باشە ئاخر داوەشەی پیاو بۆ خاتی پێغەمبەر خۆ نەیانە خواردی کاکە باشە خۆ نەیانە خواردی کاکەجە ئەگەر ئەیان خواردی قەی ناکا بەڕاستی تەلەفۆنم بۆ مەکەن لەم کاتایەوەش باشە خۆ نەیانە خواردی کاکەجە نەیوێرە عەزیزە ئەمە هاتنەکەی مەسعود بارزانی بووە بە شتێکیش هەمووتان ئەزانن وەکوتم سلێمانی نەبینیوە تا تاسوجە هاتوو بەردەکەی داناوە گەڕایەوە و پێشیش ئەمە سەردەمی عیماد ئەحمەدە دانراوە بەڵام ئەمە دوو جار بەردی بناغە دوو جار دانراوە لەواقع باشە بۆچی بۆەوەی پێش و پاس سەرف ناکەی ئێستا چۆن سەرفەکەی من ئێستاش بە مسۆگەری نازانم ئێستاش من گومانم هەیە بەڕاستی لەوەی مەسعود بارزانیش کە هاتووە لەو ئەو بەردی داناو ڕای کردوتەوە نەیوێرە پیاسەیە بە سلێمانی بکات یەک پیاسە ئەمە ئیشەکانیان وڵای خۆشەویستان زەلام هەیە بە ساڵ تەلەفۆنێ ناکە لە کاتێکە کە من لای بمێ تەلەفۆنەکە بڕۆ بۆ خۆ بیخولێنەوە وڵای تەلەفۆن هەلی هەڵ ناگەم دوایش ئەرەوەڵە بۆیە عەزیزان ئەمە ئیشەکەی مەسعود بارزانی بوو بەشەرێک خۆی بە سەرۆکی حکومەت بزانێ نەتوانێ لە سلێمانیە پیاسەیەک کات بێت 4 کەس ببینێ بێت تێکەڵاوی خەڵک بێ باشە خۆ سەدام حوسێن کاتی خۆی ها بۆ سلێمانی و بۆ هەموو شوێنێ پیاسەیە کرد یعنی تۆ لەو پیستری لەو چەپۆڵتری ئەزانی کە هەموو خەڵکی کوردڕەکان لێتە بەڕاستی مەسعود بارزانی خۆت باش ئەو ڕاستی ئەزانی بۆیە ناوێری بە سلێمانیە پیاسەیە بکەیت ئەمە لایەنێکی تری عەزیزان جادەی 100 مەتریە 200 مەتریە لە سلێمانی لە هەڵەبجە لە هەر شوێنە بیکاتەوە مەسعود بارزانی هیچ ئازایەتێکی تیان نییە وە هیچ منەتێکیشی تیان نییە بەڕاستی منەتی بە قۆنەرەکانی خۆی باشە بڕۆ لە ئێرانە لە تورکیایە هەتا لە عێراقە لەکوێتە ئیتر باسی ئەوروپا ناکەم دەیان شەقام دروستەکرێ یەک کەس بێسی نایە باسیکە سامانی ئەو خەڵکەیە پارەی ئەو خەڵکەیە تۆ لە ملیارە ئیرۆ بۆ نمونە 900 و نازام چنی ئەرزی با 400 ملیار دیناری بۆ جادەیە بێ کاکە چ هونەرێکی تایە بەڕاستی تۆ چیم پێفرۆشیتەوە زەحمەت نەبێ مەسعود بارزانی خۆمارەی دایکی نییە بە قوربانی دڵە بم پارەی ئەو میلەتەیە 100 ملیار دلارتان دزیوە با 500,000 دینارە نازام 400 ملیارە 500 ملیارە با بۆ شەقامێ بێ بەڕاستی منەتی تیان نییە کەسی سیرەکەم پارتیەکان و هەندێک قەڵەم بەدەستی گۆڕان ئافەرم بۆ مەسعود بارزانی بەڕاستی کە ئەو بڕیارەیە و جادە دروستەکە وەڵا وازانێ مەسعود بارزانی کرێکاری کردووە باشە لە سەردەمی حیزبی بەعسا هەمومان بیرمانە بەدەیان جادە دروست ئەکرا کە سەربێسیشی ناهە باسی بکە بەڕاستی بەسەدان خزمەت دەکرا کە سەربێسیشی ناهە باسی بکات
جادەقی تاوەکرا کەس بێزی ناهە باسی کا بەڕاستی چونکە ئەمە ئەرکە ئەرێک ئەمە ئەرشی حکوومەتە ئەبێ بکرێ بەڕاستی لە هۆڵەندا جادەیە لێ ئەیا دروستیەکە خۆ نایە فشەفشکا بڵێم کاکەوا ڕێزەراکەمان جادەیەکی دروست کردووانە خۆمانەی دایکی نییە پارەی حکوومەتە و پارەی دەوڵەتە و پارەی خەڵکە و سامانی ئەو ژێرخانی ئەو میلەتەیە و پارەی ئاوە هی کارەبایە هینی نەوتە هینی غازە ئەمانە هەر هەمیان هەمی ئەدزن ئەوێ ئێن بە جادە ئەوش بە زۆر بە فشاری خەڵک ئەوە چەند ساڵە خەڵک بە شوێن ئەو جادەوەیە بەڕاستی کاتە فشەفشی ناوێ خەڵک بیکا بەڕاستی عیبیشە هەندێک قەڵەم فرۆش دانیشە فشەفشەکەن لەناو خەڵکا وەڵا کاکە مەسوول بازانی ئەیکا ئێگە نێکرداشێ بە شەقە بێ بیکا کاکە وایە سەیژ نەیکا هەرە بێ بیکا بۆ کوێچێ کاکە باشە 500 ملیاری خێوەری سەرفەکەن لە جادەیەکی سلێمانیە هەر مناڵێکی ماڵی مەلا سەفا بەقەی یەک تاک جزمای بانگوشە بێ خەوانی 10 ملیۆن دۆلارە پارەی خەڵکە خۆ پارەی باوکی نییە کاکەژێ کەس بۆیان نەکە بە شەپکە گوڵ و عەلەساس ئەمە زۆر مهمە و زۆر پیاون جادە دروستەکەن لە سلێمانیە هیا لە هەولێرە هیا لە دوهۆکە پارەی خەڵکە سامانی خەڵکە ئاسڵەن ئەو سامانەی کە ئەوان دزیویانە ئەگەر نیوەیشیان بدایە بە خەڵک ئێستا خەڵک نەبرسی ئەبوو نەبێ کارە بوو نەبێ شەقامە بوو نەبێ ئاو کارەبا بێ هیچ شتێک نەبوو بەڕاستی ئەوان هەر هەمویان دزیوە باشە عزیزان خەڵکی کوردستان لەسەر حسابی بنەماڵەی بازانی و پارتی و سەرانیەکێتی ناژی بەڵکو سەرانیەکێتی و بنەماڵەی بازانی و پارتی لەسەر حسابی خەڵکی کوردستان ئەژین ئەوان پارەی ئێمە دزن بەڕاستی ئەیشۆ ئەو مەسوول بازانیە کە هەتا تاسوژە هاتووە بۆ نمونە ئەوەی کردووە پارەی بەنزینەکەشینی ئێمەیە کورە پارەی دەرپێ کوتەکەشینی ئێمەیە خۆشەویستان خۆی جەبانیوە بە حاجی دینارێکی پێیان نەکردووە هەمووی دزیە پارەکە کە بردوێتی کاتە شەفتی چێکە مەسەر خێمەکە ئەوە بنەماڵەی بازانیە بوون بە ملیارێ لەسەر حسابی ئێمە نەک خەڵک بەڕاستی باشە ئەوە کەمترین پارەیە کە ئەخرێتە خزمەتی خەڵکی کوردستانەوە ئەوش خوای زانێ ئەکرێ یان ناکرێ خۆجارە هیچ بەڵگەیەک دێ بەڕاستی وەکوتم مارەی دایکیان نییە پارەی خەڵکە منەتی مەسوول بازانی بە قۆنەرەی مناڵێکی خەڵکی قەلاوە منەتی بۆ قۆنەرانی غەسپ لە سەریان بیکرد تەواو پارەی خۆمانە فشەفشی بۆچی یەکەن بەسەرمانە کاکە لەبەرەوە هەر کەسێ لای من دابنیشێ بڵێ کاکە کاک مەسوول بازانی ئەوەی کردوێتە بە یەکسەر کێشی بە قەپۆزیە بەڕاستی بڵێ توا قەپۆزی بەرە بۆ لەوە زەحمە نەبێ چکەوانە خەڵکی قەپۆزن لە حقەتەکەەوە قسە قۆڕان ناکەن کابرا لە ئەوروپاشی بە نمونە کە شێرە وەڵا ئافەرم مەسوول بازانی وازای مەسوول بازانی کرێکاری کردو بە پارەی و عالەمەیە هەمیان دزیوە با 400 ملیار بن بە جادەیە خۆشێکی عەجیب و غەریب نییە کاکیشینم ئەم فشەفشە چی ئەم عالەمەیە کاک غاز بەسەری بیکات لەبەرەوە خەڵکی سلێمانی 100 ملیار دۆلاریان لای پارتی و بنەماڵەی بازانیە 400 ملیار دینار هیچ نییە ئەبێ هەمویان لێسەرنەوە بەڕاستی ئەبێ هەمویان لێسەرنەوە باشە بنەماڵەیەکی مافیا و دز 100 ملیار دۆلاری ئێمەی بردووە جا 500 ملیار دینار چییە بێ لە جادەیەکا سەرفیکەن ئەوە چییە کاکە ئەوە چی ئەسڵن هەر منەتی نییە بەڕاستی باش نییە ئەبێ خەڵکی کوردستان کە وەختێ بنەماڵەی بازانی لە ملیارێک بۆ نمونە بە نمونەی هێنمەوە لە 100 ملیار بە نمونە لە 100 ملیار دینار ئەگەر شتێکی کەم سەرفەکە ئەبێ لەگەڵیشانە 100 بکەنە ناوچاوانی پارتی و بنەماڵەی بازانی هی ناوچاوانی مەسوول بازانیش نەک سپاسیان کەن بەڕاستی سپاس و باز نییە ئەمە نایخوا بەڕاستی ئەمە ئیشی شارەوانیە ئیشی ئەو حکومەتە شەق و شەڕێ بە پارەی خۆمان کاتە فشەفش نەکەن بەڕاستی کەس فشەفش نەکەن تۆزێکی تر قساکەم ویتە کۆتایی پێرم عەزیزان ئێستا پارێزگارێکی هەیە هەولێر کە پیاوی مەسوول بازانی دایناوە ئەڵێ هەر کەسەیە بۆ ئێرە بێ 50,000 دینار بدات تامان ئەمە تەرحی مەسوول بازانیە بۆ چکە مەسوول ئەگەر دینارێ سەرفکە لە پارە دزیەکەی ئەبێ 100 نایکە بدزێ چونکە ئەمانە هەروان خۆشەویستان مەسوول بازانی کوڕی مەسعودە مەسعود کوڕی مەلام سەفایە باش نییە ئێسەیش مەلام سەفا پارەی کۆن ماوە هینی مەلام سەفاکە دوێ بەجێ ماوە هیچ ساڵی 20ەکان و 20ەکانە بنەماڵەی بازانی چکە بنەماڵەی بازانی بۆ پارەوان کاکە شێتی پارەن عەزیزان خۆشەویستان ئەمەنیان حەز لە پارەیە ئەمەنیان حەز لە پارەیە ئێستا بەو تەمەنە ئەو مەسعود بازانیە سەرسۆدە ببینێ لە ناو قوڕا پەلاماریە وازانێ پارەی ئاسن و ئیرۆی و دوو ئیرۆیە بۆی بخەنە جیفانی شێتی پارە لە بنەماڵەی بازانی زۆر سێ عەزیزان 1000 تفیانێکە بەس پارەیان بەرێ 1000 شەقەنتێڵە بەس پارەیان بەرێ بیان کە بەجاش بەس پارەیان بەرێ پیاوەیان پێ بۆ یاخکە بەس پارەیان بەرێ بێقیمەتیان کە بەس پارەیان بەرێ
بناوەڵی بازانی وان بەڕاستی چونکە کەسێک کە نیشتیمانی خۆی فرۆشێ کە ئابڕووی گەلەکەی فرۆشێ کە لە حەڤە هەژدە شوێن لەشکری تورک بێنە دوودای بنێ ئەوەی بۆ ئەوە باشە کە ماهیەتی دیارە بەڕاستی کە چەنە عاشقی پارەی لە حقیقەتا خۆشەویستە بۆیە ئەوەی کە ئێستا پارێزگاری هەولێر دە ڕۆژەفەوە ئەڵێ کەسێ بۆیە بۆ ئێرە بۆ فەحش و مەحسوو نازانم چێ 50,000 دینار بدا بەڕاستی شەرمەزاریە بەپێی یاسای شتیوانیە لە حقیقەتا خەڵک دانیشێ ئەسڵ پێیان ڕابێرێ بە بنەماڵی بازانی فمە پارەی فیزیە لە حقیقەتا و بەپێی یاسا وەکو ئەمڕۆ بە دەچوونیشم کردووە بەپێی یاسا بەپێی دەستوری عێراقی بە هیچ جۆرێک بۆی نییە ئەو کارە بکا بەڕاستی حکوومەتی هەرێم حکوومەتە یا حکوومەت نییە کەیفی خۆیەتی خۆی ئەڵێ حکوومەتیان بە حکوومەتی نازانم غەست بە لەسەری کە هەموو شتێک لەبارەی تەندروستیەوە بۆ خەڵک جێبەجێ بکە بۆ خەڵکیش نابی یەک فلس با بەڕاستی بۆەوە ئەو قسەی قۆڕە ئەوەی بێتە هەولێر فەحسی بۆ 50,000 نایش بدا خەڵکی دیزی جێبەوە موچەکەتان زۆر جوانە یێن بە خەڵک تا پارە لە خەڵک پسەند بکە بە قسەی چییە بێ خەڵکە بڕات تفیان بکە بۆیە خەڵک پێتان ڕابێنە بەڕاستی ئەوە تا من خشتەیەکی بۆ نردوم برادێک کە بڵاوتە لە فەیسبووکە بۆتانە خوێنمەوە ئەڵێ خشتەی فەحسەکانی پارێزگای هەولێر لە بازگەکان بەم شێوەیە کۆرۆنا 50,000 دینار سەیرکردنی هەولێر لە دوورەوە 15,000 دینار ئەگەر سۆران عومەر بڕوا بۆ هەولێر ئازادە چونکە ئەوانیانوێ بیگرن یعنی بۆیە هەیە بڕا بەبێ پارە باشە فەحسی لایەنگرانی حیزبی هەر یەکێتی یەک 10,000 کە بڕوا بۆ هەولێر ئەگەر پارەی نەبوو بەس بڵێ هەولێر خۆشە لە سێمانی بە بەلاش بۆی هەیە بڕا بەڕاستی هەموو گۆڕانێ 15,000 دینارە باشە ئەگەر خزمی علی حەمەساڵا بێ تەنها ئەتوانێت 5,000 دینار بدا بۆی هەیە ئەنجاب شێ مادەم خزمی علیە باشە ئەگەر کۆمەڵوی یەکگرتوو بن ئەبێ 30,000 دینار بنکەشن بۆ هەولێر بەڵام ئەگەر هەر یەک لەمانە قورئانی ئەزبەر بێ بە بەرەش ئەتوانێت بڕۆ لەبەر خاتی قورئانەکە باشە نەوەی نوێ ئەوە نازانم ئەویش ئەبێ چەند بدا بەڕاستی جەماعەتی سۆسیالیست و حەمەی حاجی مەحموو 20,000 دینارە ئەگە بڕۆن باشە بەڵام لەبەر خاتی کاکە حەمە تەسەوڕەکەم بۆیان کرد بە بەلاش و بە خۆڕایی باشە لە دواییشە ئەوە بڵێم کە بەپێی یاسا بەپێی دەستور بەپێی ئەو یاسایی کە لە عێراقا هەیە هیچ پارێزگارێک بۆی نییە بەڕاستی ئەو پارەی لە خەڵک بسەنێت خەڵکی کوردستانیش ئەبێ ئەوە بزانێت کە ئەمانە بە شوێن چینەوە ئەیانەوێت چی بکەن خۆشەویستە بۆیە ئەمەیە حکوومەتەکەی مەسعود بارزانی لە ماوەی 1 ساڵە فەرموو چی کردو بۆ خەڵکی کوردستان کوا موچەکەی کوا خزمەتەکەی کوا شەقامەکەی کوا کارەباکەی کوا ئاوەکەی کوا نازانم چیەکەی چی هەیە مەفەرموو پێم بڵێ کامە حکوومەتی مەسعود بارزانی عەزیزانە خۆشەویستە حکوومەتێکی داڕوخا و فاشل کوردستانێکی وێرانە کوردستانێکی داڕزا و لە هەموو بارێکەوە بەدەستی پارتی و بنەماڵی بارزانی خۆشەویستە باش نییە ئەمەیە حکوومەتەکەتان کەی بین ئەمەیە حکوومەتەکەی مەسعود بارزانی بۆیە هەموو کەسێک ئەزانێت کە مەسعود بارزانی نەکەن نەیتوانی حکوومەتێکی بەهێز و کوردستانێکی بەهێز دروستکە کوردستان ئەوەشی کە هەبوو ئەوەشی نەهێش بەڕاستی باشە و ئەوەی کە پێی ئەڵێن حکوومەت ئەوەشی نەهێش خۆشەویستە من لەمە زیاتر سەرتان نایشێنم شەوگاتان خۆش بێ 1 ساڵ وەکو وتم نمونەیە 3 ساڵی ئایندەیش هەروە ئەبێت خەمتان نەبێ ڕۆژ بە ڕۆژ گاف بە گاف وەسعی خەڵکی کوردستان لە ژێرسایی حکوومەتەکەی مەسعود و باوکیە بەڕاستی فاشلە و خراپترە بێ خراپتر و خراپتر بێ خۆشەویستە ئەمە لە منی ببیسن کۆتایی هاتووە ئەمانە ناتوان دەوڵەتداریکەن تازە داڕزاون خۆشەویستان بەس کاتە کوژن حقیقەتە ئەگەنا بەمانای کەلیمە داڕزاون و وێران بوون شەوگاتان خۆش بێ خواتان لەگەڵ خۆشەویستان و عەزیزانی من